پێشەکی بەخێراتنی ME24 ئینتەرناشناڵ دەکەم. بەخێربێن سەرچاو زۆر خوشحاڵ بووم کە ئێمەتان بەسەر کردەوە. هیوای ساغی و سەلامەتیتان بۆ دەخوازم. هیوادارم لەگەڵ هەموو ئەو هاوڕانەی کە لە شۆڕشدان و خەبات دەکەن تێدەکۆشن بۆ ڕۆژێک لە ڕۆژان کە مافەکانیان بەدەست بێنن ئەو دیدارانە لەگەڵ پێک بێنن. من ئەحمەد بەناوبانگ قازی خەڵکی گوندێکم لە نێوان پیرانشار و سەردەشت. تا ئەوڵی ڕاهنمایی دەرسم خوێندووە لە بنەماڵەیەکی وەرزێر و کرێکار لەدایک بووم و لە ساڵی 1367 مانگی بەهارێ 15 هاتووم بۆ نێوڕۆژی شۆڕش و لە حیزبی دموکراتی کوردستان یاراندا خەبات و تێکۆشانی خۆم کردووە. نزیک بە 37 ساڵە بەردەوام لە خەبات و تێکۆشانی خۆم. دیارە هاتنی من بۆ نێوریزەکانی حیزبی دموکرات ئەو کات گەنجێکی تەمەن 90 ساڵ بووم. ئێستا نەچبووم بۆ سەربازیە، بەڵام لەلایەن کۆماری ئیسلامی و بەڕێژگری ژیران بۆ ماوەی 3 مانگ لە پادگانی زیباری حەزب شێر خدمەتم کرد. خدمەتەکانم ئەوە بوو تا دەورەم تەوا بوو. پاشان کە دەورەم تەوا بۆ گەڕامەوە گوندەکەمان و لە فرسەتێکی تەلاییدا توانیم خۆم بە پێشبەرگەکانی حیزبی دموکراتی کوردستان ئێران لە هێزی قەندیلی ئەو کات بناسێنم خەبات و تێکۆشانی خۆم ئیدامە پێ بدەم. کار و تێکۆشانەکانم لە نێو حیزبدا پلە بە پلە بڕیوە هەتا پلەی بەشی دەرمانی لە ساڵی 1970 تا ئێستاش کە بەردەوام تێدا. پلەکانی تەشکیلاتی لە پلەی دەرجە 4 تا دەرجە 2. ئێستا کای دەرجە 2مە و لە خدمەت حیزب و گەلەکەم دام وە خەبات دەکەم بۆ وەدینانی ئامانجەکان. مەسئولی هەردوو بەشی دەرمانگای کۆمەڵگای جێژنیکان و بەحرەکە گردە ساڵم و ڕۆژانە لەگەڵ هەموو بنەماڵە خۆشەویستەکان و کادر پێشمەرگەکان ڕۆژانە کاریان بۆ دەکەم و هیوادارم توانی بم کەمێک لە ئازارەکانیان یا لە مەینەتەکانیان کەم بکەمەوە بتوانم بەدڵی ئەوان بم بەو هیوایە کە ئەوانیش لە من ڕازی بن. من لێ ڕازیمە. من زۆر سپاسیان دەکەم. زۆر ڕێز و احترام و لەگەڵ من زۆر باشن. زۆریان خۆش دێ و زۆر ڕێزم دەگرن. منیش بۆ خۆم ڕێزیان دەگرم و احترامیان بۆ دادەنێم و هیوای ساغی و سەلامەتی بۆ تاکتەکی هەموو هەم ئەندامانی کەمپی جێژنیکان هەمی گردە ساڵی و ئەم کادر پێشمەرگەکان بەگشتی و خەڵکی دەوروبەریش دەخوازن هیوای ساغی و سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازن. من لە خدمەت دامە. ڕۆڵی ژن لە بەرەو پێشبردنی کۆمەڵگەی کوردەواری چییە؟ ڕۆڵی ژن لە کۆمەڵگای کوردەواریدا ژن یەکێکە لە دەستکەوتە هەرێ بەرزەکان. ئەگەر ژن نەبێ کۆمەڵگاش وجودی نییە. ژن بۆ خۆی تەواوکەری یەکە لەگەڵ پیا و ژن لە کۆمەڵگای کوردەواریدا یا بڵێم لە بەخۆشەوە لە حیزبی دموکراتدا بەرابەری یەکە و ژن هەمیشە پشت و پەناوە بۆ هەم بۆ کۆمەڵگای کوردەواری هەم بۆ حیزب و ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەر 4 پارچەی کوردستانیش. ئێستا ژن ڕۆڵێکی گەورە دەبینیت. تۆ تەماشا بکە کاتی خۆی کە ئێمە خەبات و تێکۆشانمان هەبوو لە شار هەمیشە ژن پشت و پەنایمە بوو. هەمیشە ژن ئامادەی فیداکاری و مادووبوون بوو. بۆیە کۆمەڵگای کوردەواری بەژنەوە جوانە. ژن و پیا بە یەکەوە هاوتایە. ئەو خەبات و تێکۆشانی ئێمە دەماکرد ئەوانیش داکرد. شان بەشانی مە پێشمەرگاتیان دەکرد. شان بەشانی مە بریندار دەبوو. شان بەشانی مە شەهیدیان هەبوو، برینداریان هەبوو و نەبوونی یا بڵێم بێخەوی شەوڕەوی ئەوانان هەموو کردووە وەک ئێمە چەک لە شان بۆ خەباتی بەرەو پێشبردنی کۆمەڵگاکەمان و بۆ مافەکانی کە ئێمە هەمیشە داخوازیمانەوە بۆ کە ماف و ئازادیەکانی خۆمان لە ڕێگای حەق و عەداڵەت بەدەستبێنین نەک بە شەڕ. هەتا شپی شەڕ ببووین. خوشکانیش هەمیشە پاڵپشتی ئێمە بوون. جا چ لە شاخ وەک پێشمەرگە چ لە نێو کۆمەڵگادا لە شاردنەوە لە دانی نان لیباشوردن شاردنەوە ئەوانە هەموو
ژن دەیان کرد، خوشکان دایان کرد. زۆر جار مەسەلەن ئێمە لە ماڵام داماوێتەوە تەنیا خوشکان ماون کە هێز و توانای ئێمە بوو، هەمیشە لەگەڵ ئێمە بوون. بۆیە ڕۆڵی ژن لە بەرەو پێشبردننی کۆمەلگادا بەتایبەت کۆمەلگای کوردەواری یەکجار گرینگە. ژنەکان دەتوانن پاڵپشتی براکانیان بن لە خەبات و تێکۆشاندا. ئەگەر ژنەکان مەبن ئێمە ڕەن بێ خەبات و تێکۆشانمان بۆ شوەی بەڕێکوپێکی نەچپا پێش. بەڵام ڕۆڵی ژن زۆر گرینگە لە کۆمەلگای کوردەواریدا بەتایبەت بۆ هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت حیزبی دموکرات کە زیاتر لە نێو کۆمەلگای کوردەواریدا ڕەنگی داوەتەوە. ئەرکی ژنی کورد لەو قۆناغا هەستیارەدا لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ بەڕەنگاربوونەوە لەگەڵ دوژمنانی کورد و کوردستان چین. ڕۆڵی ژن دیارە خوشکان نیشانیاندا لە ڕاپەڕینی ژینادا ڕۆڵێکی یەکجار گەورەیان هەبوو. هەتا لەو زودنەوەیەدا لەو ڕاپەڕینەدا شەیدیان هەبوو، برینداریان هەبوو. زیانەوەی شان بەشانی براکانیان دەچون بۆ مەیدان لە بەرابەر دوژمندا ڕادەپەڕین. یعنی دوژمن زیاتر فشاری بۆ ژنەکان دەهێنا، زیاتر حملە بۆ ژنەکان دەکرد نەک بۆ پیاوەکان. بۆیە ژن هەمیشە لە بەرابەر دوژمندا سەربڵینتەری کار دەکات و هەمیشە خەوات و تێکۆشانی لە بەرابەر دوژمناندا زیاتر بووە، دەترس بووە. دەترسەکەی ئەوە بووە کە بەڕاستی لە بەرابەر ئەو دوژمنە غەدارەدا کە دوژمنی کووردە ڕەحمبەیز ناکە، نە بە ژن نە بە کوڕ نە بە منداڵ نە بە پیاو، بەڵام ژن پێشڕە بوو هەمیشە و ڕۆڵێکی یەکجار گرنگیە بۆ لەو خەبات و تێکۆشانەدا. خەباتی یا ڕاپەڕێنی ژینە بەڕاستی ژنا ڕۆڵێکی یەکجار گەورانە بوو، هەم لە بە خاک سپاردنی هەم بە لە تەزاوڕاتەکاندا. ئێستاش خوشکان لە زیندانەکاندا ئەشکەنجە و ئازار دەدرێن، ئێستاش ماوە بانگیان دەکەن. چییە؟ ڕۆڵی گەوران هەبوو لە خەبات و تێکۆشاندا. وەک پیاوان شانبەشانی پیاوەکان بەرەو مۆڵگەکانی دوژمن حملەیان کردووە، شانبەشانی براکان بەردیان تێگرتوون، لیان داون لە جاش پاسارەکان و لە ئەو کەسانەی کە پێشگیریان دەکەن لە ڕاپەڕینەکە. بەڵام ئەوان هەمیشە پێشڕەو بوون، هەمیشە خوێنیان داوە لە بەراب. بۆیە جێگای شانازینە و جێگای ئەوەنە کە ئێمە هەمیشە ڕێز لە ڕۆڵی ژنان بگرین لە کۆمەلگای خۆماندا لە کۆمەلگای کوردەواریدا. ئەرکی کوردانی دیاسپۆرا بۆ پاڵپشتیکردنی گەنجان لە ناوخۆی وڵات و هەروەها لە باشووری کوردستان چین. ڕۆڵی کوردانی دەرەوەی وڵات بەگشتی بڵێین ئەوان دەتوانن ڕۆڵێکی زۆر باشیان هەبێت. ئێمەی لاوی کورد لاوانی کورد لێرە لە باشووری کوردستان یا لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕەنگ بێت لەگەڵ زۆر لەگەڵ زۆر گیرروگرفت ڕوبەڕوو بین، دا ڕوبەڕووی نەبوونی حتا بڵێم کامێرایەکیش بێت، حتا ڕوبەڕووی مەسەلەن ئێمە نەبوونی شتێکی مادی بین یا پرینتێرێک بین یا مۆبایلێک بین کە بتوانین کاری پێ بکەین. کوردانی دەرەوەی وڵات دەتوانن پاڵپشتی لاوان بن بۆ ماندووبوون ئەو ماندووبوونەی کە لێرە دەیچێژن، ئەو نەبوونەی کە لێرە دەیچێژن، دەتوانین شوێندانەر بن بۆ پڕکردنەوەی ئەم دیاردەیە کە بەرۆکی لاوانی کوردستانیان گرتووە، هەم لە باشووری کوردستان هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان. چون لاوان ئەگەر پاڵپشتێکی قەویان هەبێ، پاڵپشتێکی مادیان هەبێ، ئەوانیش خەبات و تێکۆشانی خۆیان زیاتر بەرەو پێش دەبن و زیاتر یارمەتیدەر دەبن. ئێمەش بۆوان هەروە، ئێمەش ئەگە لێرە لاوان زیندوو بن، لاوان خەبات و تێکۆشانی خۆیان بە دەستی پڕ بکەن، ئەوانی شانازی دەکەن. بۆیە ئەرکی هەموو لاوانە لەوێت لە دەروەی وڵات چ لاوان بێت، چ خوشکانی بێ، چ خەڵکەکان بێت، دەتوانن یارمەتی دەرێکی باش بن بۆ لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان، هەم لە باشوور هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەڕای ئێوە ئێمە دەبێت چی بکەین بۆ بەختەوەری کۆمەڵگەی کوردەواری لە داهاتوودا؟ ئێمە دەبێت
خەبات و تێکۆشانی خۆمان زیاتر بەرەو پێشبەری و بتوانین ئەو خەبات و تێکۆشانەیە کە چەندین ساڵە کردومانە زیاتر و بە مۆدێرنترین ببینە پێش بۆی کە کۆمەلگاکەمان لەو وەزەی کە ئێستا تێیدایە لە بەرابەر دوژمنێکی زۆر دەڕەندەدا کە ڕێگای هەموو شتی لێگرتووین، ڕێگای دموکراسی نییە، هەڵبژاردنمان نییە، خەبات و تێکۆشانمان دەنێو خۆی وێدانە و زۆر ڕێگا دیکات لە ڕووی فەرهەنگی لە ڕووی سیاست لە هەموو لابراکەوە ڕێگای لێگرتوین. بۆیە ئێمە دەبێت زیاتر هەوڵ دەین زیاتر خەبات و تێکۆشانی خۆمان سرتر بکەینەوە و بتوانین کۆمەلگاکەمان باقارێکی دیکەدا بەرین بۆی کە کۆمەلگاکی زیندوو چالاکمان هەبێت لە داهاتوودا. لاوانی ڕۆژهەڵات دەبێت چ جۆرە ڕۆڵێکیان هەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ مەحلومە دەبێت لاوانی ڕۆژهەڵات سڕۆڵێکیان هەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان. لاوانی کورد هەمیشە پێشەنگ بوون هەم بۆ خەبات و تێکۆشان هەم بۆ سەر شەقامەکان. ئەو شەقامانەی کە دەبینی ڕۆژانە پڕن لە خەڵک لاوانی کوردستانن، لاوانی ڕۆژهەڵاتن، لاوانی ئێرانن کە خەبات و تێکۆشانی خۆیان دەکەن و ڕۆژانە لە بەرابەر گەورەترین دوژمنێکی وەک ئێران دوژمنێکی دەڕەندەدا بەرەو ڕووی دەبنەوە. بۆیە ڕۆڵی ئەوان ئەوەیە کە هەمیشە ئامادە بن، هەمیشە ئامادەی سەرشەقام بن بۆی کە ڕۆژێک لە ڕۆژان بتوانین ئێمە لێرەوە لەگەڵیان لە خەت دابین و ڕێگا و ڕێنشادەریان بین بۆ ڕاپەڕینێکی دیکە. ڕاپەڕینەکان نزیک بوونەتەوە، ئارەوەی کە ئێستا ڕاپەڕینی ژینا چەند ڕۆژێکی ماوە دووبارە ئینشاڵڵا لەو ڕۆژانەدا سەر هەڵداتەوە لاوان داوا لە لاوانی کوردستان دەکەم بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان وەک ساڵانی پێشوو بێنە سەرخەت و بتوانن ئەو جارێژ دەستێکی تۆین لە دەمی دوژمن بدەن و پێی بسەرمێنن کە لاوانی کورد هەمیشە ئامادەی هەموو چەشنە فیداکاریەکەن. ئەوە نییە لە زیندان یا لە شکنجە یا لە ئەعدام لاوانی مەبترسێنیم لاوانی مە زۆر لەوە بهێسترن کە کۆماری ئیسلامی ئێران کیسەی بۆ دروون. لاوانی کورد هەمیشە ئامادەگیان هەیە بۆ خەبات و تێکۆشان، بۆ خەباتی شەقام، بۆ ئازادی و مافەکانی کورد لە چوارچێوەی ئێرانێکی دموکراتیدا یان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی. پەیامێن بۆ هەم بۆ لاوانی کوردستان، لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان، هەم بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و هەم بۆ خوشکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە قەت لە بەرابەر ڕژیمدا سەردانەنێنن، هەمیشە شێرانە سەریان بەرزکەنەوە و بە دوژمن بسەرێنن کە ئێمە گەلێک ئێمە نەتەوەیەکین لە ڕۆژهەڵاتی کوردستان حەقی خۆمان دەوێت خێرمان پێ ناکە، حەقی خۆمانە کە حەق خۆمان بەدەست بێنین. بۆیە ڕژیمی کۆماری ئیسلامی یا ڕژیمەکان ئێران خێر بەمە ناکەن، وڵاتی خۆمانە. هەیاری من ئەوەیە بۆ هەموو لاوان و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە خوشک و براکانەوە هەمیشە ئەو ئیدان هەبێت کە خەبات و تێکۆشانی خۆیان ئیدامەدەن بە دژی کۆنەپەرستی و داگیرکەری کۆماری ئیسلامی، چون ئێمە قەت ئاواتەخوازی شەڕ نەبووین، قەتی شەڕ ناکەین. ئەو چەکەی کە پێمانە تەنیا بۆ دیفاع لە خۆمانە، بۆ شەڕ نییە. ئێمە ئاشتی خوازین، کورد هەمیشە ئاشتی خواز بووە، ئەوە دوژمنان هەمیشە شەڕیان بێمە فرۆشتەوە و ئێمە دیفاعمان لە خاکی خۆمان کردووە و ڕۆژانە بەدانی شوعار و یا نووسینی شوعار و بڵاوکردنەوەی پۆستێرەکانی ڕێبەرانی شەهید و مانگرتنی ڕۆژانە ساڵانە یا مێژووەوانەکانەوەی کە هەمانە ساڵانە وەک 22 پوشپەڕە، 26 خەرمانانە، 28 خەرمانانە، 17 خەرمانانە، 25 گەلاوێژە، ئەوانە هەمووی بۆ خۆیان مێژوونە. بۆیە داوا لە هەموو لاوانی کورد لە خوشک و برایان لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم کە ئەو ڕۆژانە هەمیشە یاد بکەنەوە و ڕێزیان لێبگیرێ و خەبات و تێکۆشانی خۆیان بە شێوەی مەدەنیانە پێشکەش بە نەتەوەکەما بکەن. پێنیادمەوەیە یەکەم جار نەبێ یا دووەم جار نەبێ هەموو ئەو کەسانێک کە ڕۆژێک زەحمەتیان کێشاوە بەسەریان بکەنەوە. ئەو مادووبوونەی کە دەیکەن ئینشاڵڵا ڕزای ناچێت ڕۆژێک دادێ لە ڕۆژهەڵاتی کوردستان هەمومان بەیەکەوە لە دەوریە کۆ دەبینەوە و ئەو ئەرشیوانی کە لە لای جەنابتان دەبێنی لە تەلەڤیزیۆنێکی جیهانی بە کەیف
پڕمەحتەوا و پڕجەماوەەر پێشکەش بە ڕۆڵەکان دەکرێت و پێشکەش بە لاوانی کوردستان دەکرێت و بە هەموو بەگشتی بە خەڵکی کوردستان بەگشتی. من زۆر سوپاس دەکەم بەخێر بێن پێشنیارەکەشمارەوە بۆ کە زیاتر مادوو بن ئینشاءڵڵا خدای گەورە موفقتان دەکات و سەرکەوتوو دەبێن. زۆر بەخێر بێن، سەرچاوم سەرکەوتوو سەرفراز بن.